خۆشحاڵم کە لە ئەڵلقەی 26 لە بەرنامەی ڕۆشنایی دەگەینەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. ڕەوشت و ئاکاری پەسەند لە هەموو حاڵەکاندا پێویستە و لەگەڵ هەموو کەسێکدا پێویستە، ئەمما پێویستتری حاڵەتی لە خزمەت خوادا بە ئەدەببوون بەرهەمی ئیمان بەخوا بوونە. بابزانی مەبەست چیە لە ئەدەبی بەرز و پەسەند بەرامبەر بەخوا؟ هەموو جارێ دەڵم دەبێ ئینسانی مسڵمانۆک و کۆلکەدار وابێ، کۆلکەدار بە ئاوێدا دەچێت، ئاوەکە بۆ شوێی بەرێ بۆ وێ دەچێەوە نیە ئەتۆژ وەکو کۆلکەدارۆک و تەپەت بەرێ خۆت بە ڕووباری شەریعەتی خوا دابدە بۆ کوێت بەرێ پێت خۆش بێت. ئەوی دیکە مەسەن دەچێت خۆی دەکوژێ بە ژەهر بە خۆی و برسارەدا خۆی بەردەداتەوە خۆی دەسووتێنە چی دەکات، ئەوە هەمووی جۆرێکە لە بێئەدەبی لە خزمەت خوادا. ڕەنگە زۆربەی زۆرمان بە زمان بڵێن کاکە ئەمە خوایە و دەیپەرستینەوە و پێغەمبەرە و صلی الله علیه وسلم بە شوێن ڕێبازی ئەو دەکەوین، بەڵام بە کردار یان لەگەڵ هەندێک ڕەوت و هەسان و دانیشتنمان پێچەوانەی ئەو کارە بێ. ڕاستە، یعنی قسەمان پێچەوانەی ئەو کردارە بێ کە ئێمە ینی بەشێک دەیکا، ئەمە لە نێوکەوانێک ناکاتە بێئەدەبی بەرامبەر بەرێ وەڵا بەخی ئاەتەکە دەفەرمێ لا تقدم بین یدی الله ورسوله، هیچ شتێک پێش دەستی خوا پێغەمبەری خوا مەخەن، واتە تا شتێک نەزانی حکمەکەی چیە لە خۆڕا بەنێو مەکەوە بە پێخواسی. ئەوانەی کە خۆیان زۆر پێپەسەندە خەڵکیان زۆر پێگوناهبار دەست چی کاکەن لە کوێ خۆ تۆ حەکەمی خوای، ئەتۆ نوێنەری خوای، ئەتۆ نەقڵیاتی بەهەشت و جان دەمانت داناوە چی یانێت تۆ سان بۆ هێندە لە خۆی ڕازی بێ هێندە خۆی پێپەسەندی بڵێ تۆ پێت ناخۆشە، بەڵام مادام بڕیاری خوای لەسەرە، مادام خوای پەروەردگار ئەو کاری کردووە، ئەتۆ لەو ڕۆوە کە لەلایەن خواوەیە پێی ڕازی لەو ڕۆوە، ئەگەنا لەو ڕۆوە کە تۆ پێت ناخۆشە پێت ناخۆشە، ینی لەوە خۆ گوناهبار نابی کە تۆ هەست بە تاڵی بەڵاو موسیبەتەکە بکەی، هەست بە تاڵیەکەی بکەی، زەرێک دەکەی هەست بە تاڵیەکەی بکەی، نەخۆش دەبی هەست بە ئازارەکەی بکەی.